نایخوای گەورە میهرەبان لەم وانەیەدا دەمانهەیە باسی دیفیوژن بکەین. تەمانە بابەتێکی گرنگە لە سروشتی ڕۆژانەدا ئێمە لە دەوروبەری خۆماندا دەبینین و ژیانی دنیا لەسەر ئەم دیاردەیە بەندە. بۆ نمونە ئێمە ئەگەر بێت و بە شێوەیەکی ئاسان بابەتەکە دەست پێ بکەین، وەکو نمونە ئەگەر هەوا بێنینەوە کاتێک کە لە شوێنێکی سارد هەوایەک چڕەکەی زۆرە و لە مقابل لە شوێنێک کە هەواکەی چڕەکەی کەمە، لەو حاڵەتدا جیاوازی پەستانێک دروست دەبێت و بە شێوەیەکی تەبیعی هەوایەکە لە شوێنێکی چڕترەوە بۆ شوێنێکی کەمتر چڕ دەگوازێتەوە کە پێی دەوترێت با. و تەبعاً بۆ خۆشتان دەزانن کە باکان بەرپرسن لە گواستنەوەی هەورەکان و پیتاننی گوڵەکان. و بە هەمان شێوە ئێمە دەبینین بۆ منە لە ناو بەحرەکاندا کاتێک کە ئێمە بەحرەکانی سەر خەتی ئیستیوا لە نەزەر بگرین، سێ دەکەن ئەو شوێنانە گەرمتر دادێن لەساو ئەو شوێنانی کە نزیکن لە جەمسەرەکانەوە و بەم هۆیشەوە دەبینین کە جیاوازەیەکی پلەی گەرمی دروست دەبێت، واتە لە بەشێک لە ئاوەکان چڕێکە کەمتر دەبێت لە بەشێک کە چڕێکە زۆر دەبێت و بۆ شێوازە بەهۆی پەستانێکی چڕیەوە ئاوەکە لە شوێنێکە بۆ شوێنێک کە دەگوازێتەوە کە ئەمەش دەبێتە هۆی بەردەوامبوونی ژیان لە ناو بەحرەکاندا. و بە هەمان شێوە کاتێک ئێمە دەرزێک لە خۆمان دەدەین، ئەو مادەیە کە لە ناو دەرزەکەدا داخلی جەستەمان دەبێت، پاش فترەیەک سێر دەکەین هەمووی بڵاو دەبێتەوە بە ناو جەستەی ئینساندا و ئەوە یەکێک لە هۆکارەکانە بۆی کە دەرمانەکە بە شێوەیەکی یەکسان بگا بە هەموو جەستەی ئینسان. وەروە نمونەیەک کە بینەوە کاتێک کە ئۆتکۆلۆنێک بەکاردێنین لە ژوورێکدا، سێ دەکەین پاش فترەیەک ئەم بۆنە بڵاو دەبێتەوە لە ناو ژوورەکەدا بە شێوەیەکی یەکسان. و ئەوانەی کە باسمان کرد هەر هەمویان نمونەیەکن لە دیفیوژن کە بە شێوەیەکی سروشتی ڕوودەدەن لە دەوروبەرماندا. کاتێک کە دێنە ناو ماتریال ساینسەوە، ئەم دیاردەیە توانراوە ئیستیغلال بکرێت بەکاربهێنرێت بۆ بەرەو پێشبردن و ئیمپروڤکردنی ماددەکان. بۆ نمونە لەم وێنەی دەستپێکەی ئەم فەسڵەماندا ئەمە گێڕەکە کاروەک تێبینی دەکرێت سەتحەکەی جیاوازە لەگەڵ ناوەوەی گێڕەکە. بۆ نمونە ڕووەکە ئیمپروڤ کراوە بەهۆی ماددەی کاربۆنەوە کە ڕەقیەتەکەی گۆڕانکاری بەسەردا هاتووە و ئەو گێڕانە کاتێک کە لەناو گێربۆکسی ئۆتۆمبیلدا بەکاردێنرێت پێویستە ئەم دانانەی دەستکاری بکرێت. بۆ نمونە لەو گێربۆکسەدا کە دەبینین، سێ دەکەن ئەو گێڕانە لەسەر یەک دەجوڵێن و دەبێتە هۆی گۆڕانی جوڵەکە کە هەرێکە لەوانە بەرپرسن لە یەکێک لە ئیشەکان. بەڵام بەهۆی لێخشاندنی زۆری ئەم گێڕانە لەسەر یەکتر بەرەبەرە تووشی سوان دەبن و بۆ کەمکردنەوەی ئەم سوانە هەروەک دەزانن ڕۆنی گێڕ بەکاردێنرێت. بەڵام هاوکات بۆ بەرەو پێشبردننی باشتری ئەم دانانە کە زیاترین بەریەککەوتنیان هەیە لەگەڵ یەکتردا، سێ دەکرێت کە ڕووەکەی بە شێوەیەکی موهەندیسیانە ئیمپروڤ کراوە بە ماددەی کاربۆن و تەبعاً ئەم پرۆسەیەش لە ڕێگای دیفیوژنەوە ئەنجام دراوە. بابەتەکانی ئەم فەسڵەمان بریتیە لە سەرەتایەک لە بابەتەکە میکانیزمی دیفیوژن، یاسای فیک، ئەو فاکتۆرانەی کە تەئسیر لە دیفیوژن دەکەن واتە بەربڵاو بوونەوە، وهروەها چۆن ئەو میکانیزمە بەکاردێنرێت لە ماددە نیمچە گێنەرەکان. کاتێک ئێمە پرۆسەیەک سێرکەین بۆی کە باشتر لە مەوزوعەکە تێبگەین، بۆ نمونە دوو ماددەی کەپەر و نیکڵ ئەگەر بێت و لە پەنای یەکتریان دابنێن، سێ دەکەین ئەتۆمەکانی ماددەی کەپەر لەگەڵ ئەتۆمەکانی ماددەی نیکڵ بەم شێوازە ڕێزبەند بوونە. پێگومان ئەم شێوەیە شێوەیەکی سکێماتیکە، واتە شێوەی ڕاستەقینە نییە. لە شێوەی ڕاستەقینەیان ئەم ئەتۆمانە پێکەوە نووساون، بەڵام لە حاڵەتی سکێماتیکدا بۆ ڕوونکردنەوەی زیاتر ئێمە بۆ شێوازەمان دەربڕێەوە. لە سەرەتای پرۆسەکەدا سێ دەکەی هەرێکە لە ماددەکە ئەتۆمەکانە لەناو خۆیاندا هەیە و هیچ یەک لە ئەتۆمەکانی جیرانەکەیان داخڵ بە سنووری ئەوی تر نەبووە. بەڵام کاتێک کە ئێمە ئەو دوو ماددەیە لەناو فڕنێک دابین و هیچ تریتمنتیان بەسەردادێنین، واتە لە پلەیەکی گەرمی مناسبدا لە پەنایەکیان دێڵینەوە، پرۆسەیەک ڕوودەدا پێی دەوترێت دیفیوژن.
بەهۆی ئەم پرۆسەیە بەشێک لە ئەتۆمەکانی کەپەر دەچنە ناو مادەی نیکڵەوە و تا قۆڵایەکی دیاریکراو دەتوانن بجوڵێن و بە پێچەوانەشەوە مادەی نیکڵیش ئەتۆمەکانی خۆی دیفیوز دەکات بۆ ناو مادەی کەپەر و ئەویش بە هەمان شێوە بۆ قوڵایەکی دیاریکراوە و ناوچەیەک دروست دەبێت کە پێی دەگوترێت دیفیوژن زۆن و ئەم حاڵەتە تا ڕادەیەک لە سروشتی مرۆڤایەتیشدا بەدی دەکرێت و لە کاتێک کە ئێمە دوو نەتەوەی عەرەب و کورد بەراورد بکەین کاتێک کە سێر دەکەین ئەو شارانێک کە لە یەکتر نزیکن سێ دەکەین هەم نەتەوەی کورد بەرەو شارەکانی عەرەب نشین ڕۆشتوونە و پێچەوانەشەوە سێ دەکەین عەرەبەکانیش بە هەمان شێوە بەشێکیان هاتوونە و نیشتەجێی شارە کوردەکان بوونە و بە هەمان شێوە سێ دەکەین لە بەشە سونووریەکاندا کە دوو نەتەوە بە یەکتر دەگەنێت چەند شارێک دروست دەبێت کە پێک هاتووە لە هەردوو نەتەوەکە و ئەم حاڵەتە حاڵەتێکی سروشتیە لە نمونەکەی خۆماندا تێبینی دەکەین کە گەردیلەکانی نیکڵ و گەردیلەکانی کەپەر بەم شێوازە لە ناوچەیەکی دیاریکراو توانیویانە بە ناوێکدا چوون دیفیوز بکەن واتە بەربڵاو ببنەوە لە ناو مادەی بەرامبەردا لەم دایاگرامەدا ئێمە تێبینی دەکەین کە مادەی کەپەر کە سەرەتا لەم دایاگرامەدا تێبینی دەکەین کە مادەی کەپەر کە سەتا سەتە سێ دەکەی ئەم ڕێژەیە بەرەبەرە کەم دەکات کاتێک کە بەرەو مادەی نیکڵ دەڕوات واتە بەشێک لە مادەی کەپەر توانیویەتی داخلی نیکڵ بێت ئەو پێچەوانەشەوە بەڵام هەرچەند بەرەو جەرگەی مادەی بەرامبەر دەڕۆین تێبینی دەکرێت کە ڕێژەی ئەتۆمەکان کە دیفیوزیان کردو بە ناو مادەکەدا کەم و کەمتر دەکات بەڵام ئەم پرۆسەیە کە لە سەلاردەکانی داهاتووشدا تێبینی دەکەین بەندە لەسەر کات و هەروەها پلەی گەرمی جۆرەکانی دیفیوژن جۆرێک لە دیفیوژن بریتیە لە ئینتەردیفیوژن واتە لەم جۆرەیاندا دوو مادەمان هەیە کە گەردیلەکانیان جیاواز لە یەکترن و بەم شێوازە سێ دەکەین کە ئەتۆمەکان پاشفەترەیەک بەهۆی هیچ تریتمەنتەوە بەرەبەرە وزەیەکی پێشوە دەگرن و دەتوان بە ناوێکدا چوونە ڕوو بدە واتە بەربڵاو بنەوە لە ناو ئەوی تردا و لەو دایاگرامەشدا تێبینی دەکرێت کە بەپێی کات سێ دەکەین ئەتۆمەکان توانیانە لە یەکیانە بۆ یەکتر بگازێتەوە لە نمونەی دووەمماندا کە پێی دەکرێت سێلف دیفیوژن لەم حاڵەتەدا ئەتۆمەکانی خودی مادەکە وزەیەکی پێویستە دەگرن و لە شوێنی جێگیری خۆیان هەڵدەقاندرێن و دەتوانن بەناو مادەکەدا بڕۆن و ئەو ئەتۆمە دەتوانێت بە شێوەی سەبستیتیوشنال بچێتە شوێنی ئەتۆمێکی تر یاخۆ بە شێوەی ئینتەرستێشال بچێتە شوێن ناوبێنی ئەتۆمەکان هەروەها بۆی هەیە جۆری دیفیوژنەکەمان بە شێوەی ڤاکیۆنسی بێت یاخۆ بە شێوەی ئینتەرستێشال بێت ڤاکیۆنسی واتە شوێنی بۆشی ئەتۆمەکان هاوشێوەی ئەم دیاردەیە لە سیمیکۆنداکتەردا دەبینرێت کاتێک ئێمە شوێنێکی بەتاڵی ئەلکترۆنمان هەبێت کە پێی دەگوترێت هۆڵ و کاتێک کە ئەلکترۆنێک دێ شوێنی هۆڵەکە دەگرێتەوە و پاشان سێ دەکەین هۆڵەکە لە شوێنێکە بۆ شوێنەکە دەگوازێتەوە و ئەم جۆرە لە گەیاندنی کارەبایە لە پی تایپ سیمیکۆنداکتەردا بەدی دەکرێت کە عاملی سەرەکی هۆڵە و لە حاڵەتی ماتریال ساینسدا ئێمە ڤاکیۆنسیمان هەیە ڤاکیۆنسی واتە شوێنی بەتاڵی ئەتۆم کاتێک کە ئەتۆمێکی جیرانەکەی باز دەدا بۆ ئەو شوێنە بەتاڵە سێ دەکەی شوێنی سەرەکی خۆی بەتاڵ دەبێت و بەم شێوازە سێ دەکەین ئەتۆمەکانی تر دێن شوێنەکە دەگرنەوە و لە ئەنجامدا تێبینی دەکرێت کە هۆڵەکە لە شوێنەکە بۆ شوێنەکە دەگوازێتەوە ئەم جۆرە لە گواستنەوەی پێ دەکرێت ڤاکیۆنسی دیفیوژن لە جۆرێک کەدا پێی دەوترێت ئینتەرستێشال دیفیوژن لە ئینتەرستێشال دیفیوژن سێ دەکەین ئەتۆمەکان دەتوانن بە وەرگرتنی وزەیەکی دیاریکراوە بەناو مادەکەدا بگوازرێنەوە بەڵام ئەو ئەتۆمانی کە بەناو مادەکەدا دەگوازرێنەوە ناچن شوێنی سەرەکی هەرێکە لە ئەتۆمەکانی بەرامبەر داژیر بکەن بەڵکو تەنها ڕێخۆش دەکەن بە لادانی ئەتۆمەکان و دەچنە ناوبێنی ئەتۆمەکانی تر ئەم جۆرە لە پرۆسەی پێ دەکرێت ئینتەرستێشال دیفیوژن قانونی فیک دەڵێت چی؟ بە پێی قانونی فیک دەڵێ ئەگەر بێت و ڕووبەرێکی دیاریکراومان هەبێت کە لەو بەری و ئەو بەری ڕووبەرەکەمان
جیاوازەیەکی پەستان هەبێت مادەکە لە شوێنی پەستان بەرزەوە بەرەو شوێنی پەستان کەم جوڵە دەکات و ئەو بڕە مادەی کە دەتوانێت لە یەکەیەکی زەمەندا بەناو ئەم ڕووبەرەدا تێپەڕێت بریتیە لە دیفیوژن فلاکس. یاساکەی بە شێوەیەکی سەرەتایی بۆ شێوازە دەردەبڕێت کە بریتیە لە بارستایی دابش ڕووبەر جاران کات و SI یونیت واتە International System of Unit یەکەیەکی کیلۆگرام لەسەر مەتر دووجار چرکەی بۆ داناوە و پێویستە ئاگادار یەکەکان بین کاتێک کە یەکەکان بە شێوەیەکی جیاواز دانرابێت پێویستە کۆنڤێرتیان بکەین و بیان گۆڕین بۆ شێوەی SI یونیت و لە هەندێک کاتیشدا کیلۆگرام دەگۆڕێ بۆ ئەتۆمس. طبعاً ئێمە بە پێی جۆری مادەکە دەتوانین بزانین کە ئەم مادەیە لە چەند مۆڵ پێکهاتووە و لە کۆتاییدا بزانین کە چەند ئەتۆم لەناو مادەکەدا هەیە. بۆ لە هەندێک حاڵەتدا دەتوانرێت کیلۆگرام تەحویل بکرێت بۆ ئەتۆمەکان و بارستایی بۆ مەتر و چرکەکە و خۆی بمێنێتەوە. یاساکانی فیک لە دوو بەش پێکهاتووە. یاسای یەکەمی فیک بۆ حاڵەتی steady state diffusion ڕێکخراوە. لەم حاڵەتەیاندا وا تەسەوڕ دەکرێت کە کات هیچ کاریگەریەکی نابێت لەسەر جۆری دیفیوژنەکە. لەم حاڵەتەدا تەنها دوو کۆمپۆزیشنی جیاواز لە دوو نقطەی جیاواز هەڵدەبژێردرێت. بۆنە لەو حاڵەتەدا ئەگەر ئەمە ڕووبەرەکەمان بێت کاتێک کە مادەکە کە لە شێوەی گازدایە بە کۆمپۆزیشنێکی دیاریکراوە دەهەیە بگوازێتەوە بۆ ئەو شوێنی کە کۆمپۆزیشنەکەی کەمە بۆ شێوازە دەردەبردرێت واتە لە کۆمپۆزیشنی A کە زۆرترە بەرەو کۆمپۆزیشنی B کە کەمترە دەگوازێتەوە و سێر دەکەین کۆمپۆزیشنەکە بەرەبەرە بەرەو کەمبوونەوە دەڕوا و شێوەی پەرشبوونەکەش لە شێوەی لینیرە. لە کۆتاییدا ئێمە یاسایەکمان دەبێت کە پێی دەکرێت دیفیوژن فلاکس کە بەجێی دەردەبردرێت و یەکسانشە بە -d لە تاشراوەی C لە تاشراوەی X. کاتێک ئێمە تەکاملی ئەم بەشە وەردەگرین لە ئەنجامدا ئەم بەشەمان دەردەکەوێت کە هەرێکە لە تێرمەکان بۆ شێوازە دەردەبردرێت. هەروەک تێبینی دەکرێت لەسەرەوەی ئەم کەرتە کۆمپۆزیشنی نقطەی A زیاترە لە کۆمپۆزیشنی نقطەی B و بۆ کەمکردنەوەی ئەم دوو کۆمپۆزیشنە ئەنجامەکەمان بە شێوەی موجب دەدەچێت. بەڵام بە پێچەوانەوە کاتێک کە تێبینی دەکرێت XA کە نقطەی سەرەتایە کەمترە و بچووکترە لە XB کەواتە ئەنجامی ژێرە بە شێوی سالب دەردەچێت و ئەو سالبانە پێکەوە لێکتر دەردەکرێن و لە کۆتاییدا قیمەتی بەدەستهاتووی دیفیوژن فلاکس بە موجب دەردەچێت. با نمونەیەک بینەوە لەسەر ئەم یاسایە. کاتێک ئێمە پلێتێکی ئاسنمان هەبێت کە بە شێوەی پیور واتە مادەیەکی ئاسنی خاوێنمان هەبێت کە هیچ مادەیەکی تری تێدا نەبێت و لە مقابلدا لەسەر ڕووەکەی ئێمە ناوچەیەکمان هەبێت کە دۆڵەمەند بێت لە کاربۆن. کاتێک کە ئەم کاربۆنە لە پلەی گەرمی 700 پلە دەخرێتە سەر ڕووی ئەو مادە ئاسنە پاش فترەیەک کاربۆنەکان دیفیوز دەکەن واتە بەر بڵاو دەبنەوە لە ناو مادە ئاسنەکەدا. لەو نمونەیەدا داوای حیسابکردن دیفیوژن فلاکس دەکات واتە بڕی جێی ببیندرێتەوە بۆ دوو نقطەی دیاریکرا کە بریتین لە 5 میلیمتر لەگەڵ 10 میلیمتر. بەهۆی ئەوەی کە میلیمتر دراوە ئێمە تەحویلی دەکەین بۆ سەر SI یونیت واتە بۆ شێوەی مەتر بۆ شێوازە دەردەکەوێت لە نقطەی یەکەم کۆمپۆزیشنی ئەو کاربۆنەی کە دیفیوزی کردووە بریتێ لە 1.2 و لە نقطەی دووەم کە زیاتر بۆ ناو جێرگەی ئاسنەکە دەڕۆین کۆمپۆزیشنەکە بریتێ لە 0.8 کیلۆگرام لەسەر مەتر سێجا واتە کۆمپۆزیشنەکە لە ناوەوەی مادەکە کەمترە لە ئەوەی کە لە سەتحەکەەوە نزیکترە. کاتێک ئێمە دیفیوژن کۆفیشنتمان بریتی بێ لەو بڕا چۆناشۆن دەتوانین دیفیوژن فلاکس بدۆزینەوە. هەروەک تێبین دەکرێت ئێمە یاساکەمان لە سلایدی ڕابردوو ئاماژمان پێکرد لە ئێستادا ئێمە تەنها بڕەکان داخڵ دەکەینەوە و دەتوانین بگەین بە ئەنجام. ئەنجامەکە پێمان دەڵێت کە بڕی 2.4 جاران دەتوان سارە بنەوە کیلۆگرام لە مادەی کاربۆن دەتوانن لە هەر چرکەیەکدا بە ناو ڕووبەرێکی مەتر دووجادا تێپەڕن. بە کلاس ئەکتیڤیتی ئەم جارەماندا پێویستە دیفیوژن فلاکس بۆ مادەی ستیل بدۆزنەوە. هەرەو دەزانن مادەی ستیل بریتیە لە ئاسن و کاربۆن و چەند مادەیەکی تر. مادەی سەرەکیمان لێرەدا ئاسنە
ولەو حاڵەتی ئێرەماندا ستیلەکە بەهۆی دیفیوژنی ئەتۆمەکانی کاربۆنەوە دروست بووە. ئێمە لەم ئەکتیڤیتیدا دەمانەوێ دیفیوژن فلاکس بدۆزینەوە لە پلەیگەرمی 700 پلە لە دوو کۆمپۆزیشنی جیاواز لە دوو نقطەی جیاواز لەناو ماددەکەدا. کاتێک کە دیفیوژن کۆفیشنت بڕەکەی بریتی بێ لەوەندا. لە یاسای دووەمی فیکدا کات بە پارامترێکی گرنگ ئەژمار دەکرێت. بۆ نۆلەی هەڵکاریدا ئێمە تێبینی دەکەین کە ئەم ماددەی کە دیفیوژی کردووە بەناو ماددەی دووەمدا بە پێی کات ئەو بڕێک کە توانیویەتی بۆ ناو ماددەکە زیاتر و زیاتر بڕوا سەرەکی بڕەکەی زیاد دەکات. بۆ منە ئێوە لە کۆمپۆزیشنێکی دیاریکرا ئەگەر تێبینی بکەن بە پێی تێپەڕبوونی کات سەدەکەی ڕێژەیەکی زیاتر و زیاتر توانیویانە بەناو ماددەکەدا تێپەڕن. یەکێک لە فاکتەرە گرنگەکان کە تەئسیر لە دیفیوژن دەکات بریتیە لە سپیشس. سپیشس واتە جۆری ئەو ماددەی کە دەیەوێ بەناو ماددەکەدا دیفیوز بکات. بۆ نمونە ئێمە ئەگەر بێت و لە ماددەی ستیلدا کە پێکهاتووە لە ئاسن وە کاربۆن ئەم دیاردەیە شی بکەینەوە سەدەکەی ماددەی ئاسن کە کریستال ستراکچەرەکە لە جۆری ئالفایە لە پلەیگەرمی 500 پلەی سیلیزی سێلف دیفیوژن واتە خودی ماددەکە کاتێک دەیەوێت دیفیوزکە بەناو خودی خۆیدا بریتیە لە 3000 دەتوان ساڵی 21 مەتر جوجا چرکە. بەڵام لە بەرامبەردا ماددەی کاربۆن کە بیهەیە بەناو ماددەی ئاسنەکەدا دیفیوز بکە بڕەکەی زۆر گەورەترە کە بریتیە لە 1.4 جاران دەتوان ساڵی 12 کە نزیکەی ملیارێک ئەوەندە بڕەکەی زۆرترە. بۆم هۆیشەوە دەزانین کە ماددەی کاربۆن کە ئەتۆمەکانی بچووکترە لە بەرامبەر ئەتۆمەکانی ئاسن زۆر بە ئاسانتر دەتوان بەناو ماددەی ئاسندا دیفیوز بکەن و لە شوێنێک بۆ شوێنێکی تر بگوازرێنەوە. لەم خشتەیەدا ئێمە تێبینی دەکەین کە کاتێک ئێمە ماددەیەکی کاربۆن بیهەیە بەناو ئاسندا تێپەڕێ فاکتەرێک کەش تەئسیر لە جۆری گواستنەوەکە دەکات کە بریتیە لە کریستال ستراکچەری ماددەکە. بۆ نمونە ئەگەر بێت و ئاسن لە جۆری ئالفا بێ کە کریستال ستراکچەرەکەی بریتیە لە بەدی سنتریت کیوبیک تێبینی دەکرێت ئەکتیڤیشن ئێنەرجی بۆ ئەتۆمەکانی کاربۆن بۆی کە بیان هەوێت دیفیوز کەم بەناو ماددەکەدا بڕەکەی کەمترە لە جۆری گاما واتە لە هەردوو حاڵەتەکەدا کاربۆن دیفیوز دەکات بەناو ئاسن بەڵام بەهۆی ئەوەی کە کریستال ستراکچەری ئاسنەکە جیاوازە سەدەکەین وزەیەکی جیاوازی پێویستە بۆی کە بتوانێت بەناو ماددەکەدا بگوازرێتەوە و بە هەمان شێوە سێدەکەین دیفیوژن کۆفیشنتێکی جیاوازشان هەیە. وە لە مقابلدا سێدەکەین کاتێک ئێمە نایترۆجەنیش بمان هەیە بەناو ماددەی ئاسن کە لە دوو جۆری ئالفا و گاما پێکات بێ تێبینی دەکەین کە ئەکتیڤیشن ئێنەرجیەکی جیاوازان هەیە. وە لە هەمان کاتیشدا چونکە جۆری سپیشسەکانمان جیاوازن واتە کاتێک ئێمە دوو ماددەی کاربۆن و نایترۆجەن کاتێک بیان هەیە بەناو گاما ئایرۆندا تێپەڕن سێ دەکەین کە بڕەکانیان جیاوازە و بە هەمان شێوە لە جۆری ئالفایشدا سێ دەکەین ئەگەر بەراوردی کاربۆن لەگەڵ نایترۆجەن بکەین بڕی ئەکتیڤیشن ئێنەرجیەکان جیاوازە. و لە حاڵەتی سێلف دیفیوژندا واتە کاتێک کە ئەتۆمەکانی خودی ماددەکە دەیان هەیە دیفیوز کەم بەناو ماددەکەدا بە هەمان شێوە سێ دەکەین بۆ ماددەی ئاسن کاتێک کە لەناو خۆیدا بیهەوێت لەناو دیفیوزکە بۆ نمونە ئەگەر بێت و ئەتۆمی ئاسن بیان هەوێت لەناو خۆیاندا دیفیوزکەن سێ دەکەین لە جۆری ئالفا و لە جۆری گامایەکە بڕی ئەکتیڤیشن ئێنەرجیەکی جیاوازان پێویستە و بە هەمان شێوە دیفیوژن کۆفیشنتێکی جیاوازیان هەیە و سێ دەکەین لە ماددەکانی تریشدا بە هەمان شێوە جیاوازیەک هەیە لە بڕی ئەکتیڤیشن ئێنەرجی و هەروەها دیفیوژن فلاکس و هەروەها دیفیوژن کۆفیشنت. بۆ لەم هێڵکاریدا ئێمە تێبینی دەکەین کە بە بەرزبوونەوەی پلەیگەرمی دیفیوژن کۆفیشنت بۆ چەند جۆرێک لە ماددەی جیاواز و بۆ چەند تایپێکی جیاوازی دیفیوژن بە شێوەیەکی گشتی زیادیان کردووە. بۆ منە لە دیفیوزی ماددەی کاربۆن بەناو ماددەی ئاسن کە کریستال ستراکچەرەکە لە جۆری ئالفایە سێ دەکەین بە بەرزبوونەوەی پلەیگەرمی بڕی کۆفیشنتەکەشی زیادی کردووە.
و بە هەمان شێوە بۆ سێلف دیفیوژنی ئالومینیوم لەناو ئالومینیومدا بە هەمان شێوە بە بەرزبوونەوەی پلەی گەرمی بڕی دیفیوژن کۆفیشنتەکەش گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەم کۆفیشنتە لە ڕاستیدا بە پێی جۆری ماددەکە و پلەی گەرمی پرۆسەکە گۆڕانکاری بەسەردا دێت. بۆ منە لەم هاوکێشەیەدا ئێمە تێبینی دەکەین کە پلەی گەرمی بە شێوەیەکی بەرچاو تەسیری هەیە لەسەر بڕی دیەکە. لەم هاوکێشەیەدا یەکەی سەرەکی دی لە دینۆتەوە دەگیرێت کە پێی دەوترێت پری ئێکسپۆنێنشیال و یەکێکەشی بریتێ لە مەتر 2 چرکە و لە ڕاستیدا ئەو تێرمێک کە بەشی ئێکسپۆنێنشیال پێک دێنێ یەکەی نییە و لە ڕاستیدا ئەو یەکەی کە لە کەرتەکەدا تێبینی دەکرێت لەگەڵ یەک دەردەکرێت و لە کۆتاییدا تێبینی دەکرێت کە بەشی ئێکسپۆنێنشیالەکە بە یەکەیە. لە بەشی سەرەوە QD بریتێ لە ئاکتیڤێشن ئێنەرجی واتە ئەو وزەی پێویستە بدرێت بە ئەتۆمەک بۆی کە بتوانێت دیفیوزکە بەناو ئەتۆمەکەدا و ئا بریتێ لە گاز کۆنستانت کە قیمەتەکەی سابتە و پلەی گەرمیش کە بە تی دەردەبڕدرێت بریتێ لە ئەبسولوت تەمپێچەر. ئەبسولوت تەمپێچەر واتە پلەی گەرمی بە شێوەی کلڤن. بەلەندە حاڵەدا ئێمە تێبینی دەکەین کە ئاکتیڤێشن ئێنەرجی زۆرجار بە ئەلکترۆن ڤۆڵت دەردەبڕدرێت بەڵام پێویستە بۆی کە یەکەکان بە شێوەیەکی مناسب لە یەکتر دەربکرێن پێویستە ئەمە ئەلکترۆن ڤۆڵتەکە بگۆڕین بۆ شێوەی جوول و هەندێک جاریش پلەی گەرمیەکە بە شێوەی سیلیزی دەنووسرێت پێویستە لە شێوەی سیلیزی کۆنڤێرت بکرێت بۆ شێوەی کلڤن و پاشان یەکەکان بە ئاسانی دەتوانن لە یەکتر دەربکرێن. لەم کلاس ئەکتیڤیتیدا ئێمە دەمانهەیە دیفیوژن کۆفیشن بۆ ماددەی ستیل ببینەوە لە پلەی گەرمی 900 کاتێک ئێمە دینۆت QD و ئارماندار پێویستە وریابین لە کۆنڤێرتکردنی یەکەکان. بۆ نمونە لە ئاکتیڤێشن ئێنەرجیدا ئێمە ئەلکترۆن ڤۆڵت لەسەر ئەتۆممان داوە پێویستە ئەلکترۆن ڤۆڵتەکە بگۆڕدرێت بۆ جوول و ئەتۆمەکەش بگۆڕدرێت بۆ مۆڵ بۆی کە بتوانبێت لە یەکتر دەرکردنمان پێ بکرێت. لەم ئەکتیڤیتیەدا ئێمە بەراوردێکی دیفیوژن فلاکس بۆ ماددەی ستیل دەکەین لە دوو پلەی گەرمی جیاوازدا بۆی کە فاکتەری پلەی گەرمی بەراورد بکەین کە ئاخۆ لە 700 پلەی سیلیزیدا دیفیوژن زیاتر ڕوودەدا یاخود لە 900 پلەی سیلیزیدا. لێرەدا هەرێکە لە دینۆت و ئاکتیڤێشن ئێنەرجی و گاز کۆنستانت دراوە و بۆ دوو ناوچەی جیاواز کە کۆمپۆزیشنی جیاوازان هەیە لە دوو نقطەی جیاواز ئێمە پێویستە دیفیوژن فلاکس کە بریتێ لە J بدۆزینەوە بۆ دوو پلەی گەرمی جیاواز کە بریتین لە 700 و 900 پلەی سیلیزی. لەم سێکشنەدا ئێمە ئاشنا دەبین بۆی کە چۆن دیفیوژن ڕۆڵێکی گرنگ و بەرجەستەی هەیە لە دروستکردنی چیپی ئەلکترۆنەکان کە لە سیمیکۆنداکتەر پێکهاتووە. ماددەی سیمیکۆنداکتەر یاخود نیمچە گێنەر لە بنەمادا گێنەرایەتەکەی لاوازە بەڵام بەداخەڵکردنی هەندێک ماددەی تر دەتوانین گێنەرایەتەکەی دەستکاری بکەین و بۆ ئەوەی کە گێنەرایەتی کارەبایەکەی زیاد بکەین ئێمە دەتوانین لە ڕێگای دیفیوژنەوە ماددەکە بە شێوەی سروشتی و بۆ ڕێژەیەکی دیاریکراو داخڵی ماددە سیمیکۆنداکتەرەوە کەمان بکەین. بە شێوەیەکی گشتی دوو پرۆسەی سەرەکی هەیە بۆ دیفیوزکردنی ماددەیەک بەناو سیمیکۆنداکتەردا. یەکێکیان پێی دەوترێت پریدیپۆزیشن ستێپ و لە حاڵەتی دووەمدا پێی دەوترێت درایڤ ئین دیفیوژن. لە حاڵەتی یەکەمدا کە ئێمە لێرەدا بە یاسای دووەمی فیک ئاماژەمان پێکردووە سێ دەکەین بڕی ئەو ماددەی دۆپاندەی کە بەناو ماددە سیمیکۆنداکتەرەکەدا لە پلەیەکی گەرمی مناسبدا دیفیوزی کردووە بەرەبەرە کەم دەکات هەرچەند بەرەو ناوەوەی سیمیکۆنداکتەرەکە دەڕۆین. بەڵام بەهۆی ئەوەی کە سەرچاوەی ماددەی دۆپاندەکەمان سابتە سێ دەکەین ئەم نقطەیەمان هەڵبژاردووە. بەڵام بە پێچەوانەی سلایدەکانی ڕابردوو لە ستێپی دووەمی دیفیوژندا کە بریتێ لە درایڤ ئین ئێمە سەرچاوەی سەرەکی دۆپاندەکەمان لا دەبین و تەنها ئەو بڕێی کە توانویانە پێنێترێت بکەن بەناو ماددەکەدا و لە ئێستادا لە ناو ماددەکەدا هەنا تەنها بەهۆی گەرمکردن یارمەتیان دەکەین بۆی کە زیاتر دیفیوز بکەن بەناو ماددەکەدا و لەم حاڵەتەشدا تێبینی دەکەن کە کۆمپۆزیشنەکە لە سەتحی ماددەکە بەرەبەرەکەم دەکات و ماددەکە زیاتر لە سەتحەوە بەرەو ناوڕۆکی سیمیکۆنداکتەرەکە گوازراوەتەوە. لەم وێنەدا ئێمە تێبینی دەکەین کاتێک کە ئێمە
دۆپاند ماتریاڵەکەمان بە شێوەی گاسە بێت لە پلەیگەرمەیەکی مناسبدا. بۆ نمونە لێرەدا ئێمە 900 پلەی سیلیزیمان هەڵبژاردووە، بەهۆی پلەیگەرمی بەرزەکەوە ئەکتیڤێشن ئێنەرژیەکی مناسب وەردەگرێت و ئەو ماددە دۆپانتە دەتوانن بەناو ماددەی سەرەکیمان کە پێی دەوترێت هۆست دیفیوز بکە و بەرەبەرە هەرچەند بەرەو ناوەڕۆکی ماددەکە دەڕۆن ڕێژەکە کەم دەکات. لە ستێپی دووەمماندا کە پلەیگەرمەکەی زیاترە لە ستێپی یەکەم کە بەرەتیشە لە درايڤ ئین دیفیوژن، سەر دەکەین دۆپاند ماتریاڵەکەمان لابردووە و تەنها ئەو بڕە ماددەی کە پێشتری خستومانتە ناو ماددەکەوە لەو پلەگەرمیە مناسبەدا یارمەتیان دەین کە زیاتر دیفیوز بکەن و شێوەیەکی تەعادلی وەربگرن لەناو ماددەکەدا. و بەم شێوازە ئێمە دەتوانین ناوچەیەکی مناسب لە ناو سیمیکۆنداکتەرەکەدا دروستکەین کە گێنەراتی کارەبایەکەی جیاواز بێ لە ماددەیەکی خاوێن. لە کۆتاییدا پێویستە ئێوە چەند پرسیارێکی کۆتایی فەسڵەکە حەل بکەن کە لێرەدا دانراوە. وان ئەو پرسیارانە لە ڤێرژنی نوێمی Introduction of Material Science and Engineering دانراوە. دەتوانن لە ڕێگاهەرێکە لەمانەی خوارەوە کۆنتاکتم لەگەڵ بکەن و هەر پرسیارێکتان هەبوو بەپێی توانە هەوڵ دەدەین وەڵامی بدەینەوە. سپاسی ئامادەبوونتان دەکەین. کاتێکی شاد.